بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. باسی مامۆستا دەکەم، پێگەی مامۆستا و خۆشەویستی مامۆستا و لە هاوڵاتیان هاونیشتمانیان دەپرسم مامۆستای خۆتان بیر ماوە، بیرتان ماوە چێ ئەلفوبێ فێردەکردن و چۆن ڕێزی مامۆستای خۆتان دەگرت و خۆشەویستی خۆتان چۆن بۆ مامۆستا دەردەبڕی، پێگەی مامۆستا لە کۆمەلگا چۆنە؟ ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و تێڕوانی بەشی لە وڵاتیان وەردەگرم. مامۆستا ئەو کەسەیە خۆنەویستانە خزمەتی گەل و نیشتیمان دەکات. مامۆستا وەک چرایەک وایە، دامەزرێنەری کۆمەلگایە، بۆیە تاوەکو ڕێزی زیاتر لە مامۆستا بگرین، کۆمەلگامان بەرەو پێشتر دەچێ و خۆشمان پێ گەورەتر دەبین. ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بێت. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشن ئینشاءڵڵا. الحمد لله لەخوای بەزیادی. خۆ باش. سلامت بیا ربی. باسی مامۆستا دەکەم. بله. ڕۆڵ و پێگەی مامۆستا. ئەتوو با بزانم هەتا چەندت خوێندیە سەرەتا؟ والله من پۆلی شەشم تەوا کرد، بووم متەوەسطە هاتمە دەرێ. لەبەر برێن ئیشوشتی. لەبەر ئیشوشتی. ئەرێ والله. ئەگەر مەکتەب خۆش بوو. ئەرێ والله الحمد لله گەلە خۆش بوو. لۆم باسکە ئەو کاتی مامۆستا کوو بوو، چەند مامۆستاتان خۆش دەویست؟ والله مامۆستا مامایەک بەدڵ خۆشمان دەویست. يعني برێن کوێستە لە مالێت و برێن ئایەک لە ئایلەکەی خۆش دەوێت، ئەو هەمە خۆش دەویست. مامۆستا ئەوەندە خۆشەویست. مامۆستا هەبوو لەکمان بوو، برێن نەقر بوو لۆی گریانی بەخوای. ئەو دەمای. لۆ مامۆستای خۆت گریای؟ ئەرێ والله خوا دەزانی. ماشەڵڵا. ئەرێ. مامۆستای چ بابەتە چی بوو؟ لە بیرت مایە؟ والله من مامۆستا علوم بوو. مامۆستا علوم مامۆستا ڕەوف بوو، مۆسکەوی دەشێ بوو. لەمەکتەبی بلێ سەش بووین لە سێتاقە. باشە کە مامۆستای خۆت دەدیت لە دەرەی مەکتەبێ کوو ڕێز لێ دەگرت؟ ئەمن ئەتا دو سال سێ سالە پێشترش مامۆستا خۆم بێدادا ئەم لێ دوکانم هەیە تەلێفۆنە بێدادا مدیر ما بوو، ئای مدیر تەلعەت بوو. ئێستا دەمینە گاز نەکرد ئاوم دەدا چام دەدا ڕێزم دەکرد، ئێستا وش پێشە حای. لەو کاتیوە هەتا ئێستا هەر ڕێزم هەر خۆشم دەویست. هەتا چێ سال بێدا دەدا ڕادۆستا بەرەنگازم دەکرد. نای تەلعەت بوو، مدیرمان بوو. زۆر مدیر شکاش بوو. ئەی پێم بڵێ لە مامۆستای نەدەترسانەوە کاتی؟ بەرێ وەڵاهی زۆر سامی هەبوو. ئەرێ وەڵاهی وشی کە بەدیا دەکەت هەموو لە جێ خۆمان دادەنیشتی. ئەرێ وەڵا زۆر سامی هەبوو. ئەمڕۆ ڕۆژی جیانی مامۆستایانە. با بزانم لەو ڕۆژەدا چیت بۆ مامۆستایان هەیە؟ بەڕاستی مامۆستا ینی پێگەیەکی زۆر گرنگی لە ناو کۆمەڵدا هەیە، لەبەر ئەوەی ئەوانەی کە دەبنە زانا و زانیار و کە پێدەگەن هەمووی لە ڕێگای مامۆستاوە پێدەگەن. مامۆستا دەتوانی کۆمەلگایەک دروستکە، کۆمەلگایەکی تەندروست و جوان دروست بکە. ئەو مامۆستایە ڕۆلی زۆر گرنگە لە پێگەیاندنی کۆمەڵ، چونکە بەڕاستی ئەگەر مامۆستا نەبێ قوتابیش دروست نابێ، قوتابی لە ڕێی مامۆستای باشەوە دروست دەبێ. جاران پێشان پەروەردە فێرکردن و یعنی بەیان دەگوت تەربیە و تعلیم، پەروەردە و فێرکردن بوو، هەردووک بوو. بەڵام ئەوجا ئەوە پێویستە یعنی ئێستاش ئەو پەروەردەیە و فێرکردنە وەکو جاران بمێنێت، چکە قوتابی پێش ئەوەی مەسەلەن پێویستی بە فێرکردن بی پێویستی بە پەروەردە هەیە، بۆ ئەوی فێربی بە پەروەردەی جوان پەروەردە بکری. بۆیە ئەرچی مامۆستا زۆر گرنگە. شاعیرێکی عەرەب هەیە دەڵێ کاد المعلم أن يكون رسولا، يعني لەوانەیە پێغەمبەر مامۆستا ئەگەر حرام نەبێ لە شوێنی پێغەمبەرانە بەڕاستی، چونکە ئەو پەیامێکی گرنگی هەیە مامۆستا. ئەو پەیامە گرنگەی ئەوەیە کە منداڵی کۆمەلگەمان پێدەگەینی، هەر لە منداڵیەوە پەروەردەی دەکا و پێدەگەینی و ئەوەش دەبێتە بۆ بناغەیەکی جوان و پتە بۆ کۆمەلگەی کوردەواری خۆمان
کە دوا ڕۆژدا سوودمەندی دەبێت بۆ کۆمەڵ. زۆر باشە. چەند گرینگە مامۆستایان با بڵێن بە پەروەردەیەکی زۆر جوانەوە پەروەردەیەکی مۆدێرنەوە قوتابیەکانی خۆیان ئاڕاستە بکەن پەروەردە بکەن لە پاڵ ئەوەشدا دایک و باوکی قوتابی هاوکاری مامۆستا بێت. بێگومان پەروەردە زۆر گرنگە ئەدی لەبەرچی پێ دەڵێن پەروەردە و فێرکردن لەبەر ئەوەی هەر بۆ قوتابی لە قوتابخانە هەر فێرکردن بە تەنێ بەس نییە پەروەردەکە گرنگترە مەسەڵەن منداڵ چۆن لە ماڵەوە پەروەردە دەکرێت لە لای مامۆستاش دەبێت بە جوانترین شێوە پەروەردە بکرێت ئەرچی مامۆستایە هەم فێرکاربی هەمیش پەروەردەی قوتابی بکە ئەگەر ئەو پەروەردەی قوتابی لە قوتابخانە جوان بێ بناغەکەی جوان دەبی ئێستا بۆ کۆمەلگەی ئەوروپایی پێشکەوتون و بایەق بە زانستی دەدەن و کۆمەلگاکانی خۆیان پاک و خاوێن ڕادەگرن و منداڵ هەر لە منداڵیەوە فێرە شتی جوان و پەیامی جوان و سیفەتی جوان دەکرێت لەبەر ئەوەی ئەو پەروەردەی ئەوان پەروەردەیەکی ڕاست و دروست و تەندروست و جوانە لەبەر ئەوەی ئێمەش منداڵی ئێمە ئەگەر مامۆستایانمان بە ئەرچی خۆیان بزانن ئەو پەروەردەیە دروستە بکەن بۆ کۆمەلگەی ئێمە دەبتە بناغەیەکی جوان دەبتە دامەزرێنەری دروستکردنی نەوەی داهاتوومان. ئەمە کۆتا پرسیارم بێ لە بەڕێزت باشترین مامۆستای تۆ چێ بوو؟ وەڵاهی زۆر بوون مامۆستایەکان ئێمە کاتی ئێمە مامۆستا ئەمە جاران ئێستا ئەو جیلەی ئێستا جیاوازی هەیە لەگەرنەوەی ئێمە لەمەی ئێمە ئەمەکە مامۆستایەکانمان دەدیت شەرممان لێ دەکرد بەڕاستی یعنی مامۆستای زۆر باش بوون زۆر پەروەردەکار بوون زۆر زانست پەروەەر بوون ئێستاش مامۆستای باشمان هەیە زۆریش باشمان هەیە بەڵام من ئەو مامۆستانە ناوی هەندێک کەسێ نادەم لەبەر ئەوەی بەڕاستی من مامۆستای باشم هەبووە ینی لە ژیانمدا زۆریشی فێر کردوم مەسەلەن من خۆم نووسەرم یەک لەوانە ئەو مامۆستایەکی زمانی عەرەبیمان هەبوو مامۆستا محەممەد ئەمین ئەفەندی خوا عافیکە یەکەم جار ئێمەی فێرە نووسینی ئەدەب کرد سیرۆ کرد لەسەر سەبوڕە لەوانەی داڕشتن ئینشای عەرەبیمان هەبوو بۆ ئێمەی نووسی ئوکتب قسە قەسیرە منیش ئەو وەختە یعنی بیرم لەوەی کردو دەستی ئەدەبیاتم هەبوو دەم خوێندەوە ئەو مامۆستایە کە ئەو ڕۆژی ئینشایەکەم نووسی چیرۆکێکم بە خەیاڵدا هات بۆم نووسی هەرچەندە بە زمانی عەرەبی بوو عەرەبیەکەشم ئەوەندە بەهێز نەبوو بەڵام بە ژێرەی مستەوای ئەوەی مامۆستا نمرەی سی لەسەر سی لە ئینشای دامێ ئەو وەختی دەستی لەسەر شانی مندانە گوتی کوڕم تۆ دەبیێن نووسەرێک و چیرۆک نووسێکی باش ئەوە بۆ من یعنی گەورەترین خەڵات بوو ئێستاش گۆڕەکەی پڕ نور بێ ئەو مامۆستایە مامۆستا محەممەد ئەمین ئەفەندی خوا عافیکە بۆ ئێمە یعنی مەدرسەک بوو وەلو مامۆستایەکانی دیکەش کە لە قوتابخانە هەمویان بنیاد نەربوون بۆ ئێمە بەڵام هەندێک زار مامۆستاش دەتوانی کە بەهرەیەک لە قوتابیەک دەدۆزیتەوە کە دەزانی مەسەن قوتابیەک بەهرەیەکی تایبەتی هەیە بەهرەیەکی ئەدەبی یان هوەری یان وەرزشی یان هەروە بەهرەیەکی جوانی هەیە پێویستە ئەو مامۆستای هانی بدا یعنی پەرەی پێ بدا هاندانەکەی وا بێ پێی بگەینی ئەو قوتابیە بۆیە ئەوە بۆ ئەو دەبتە داهاتوویەکی زۆر جوان بۆ ئەو قوتابیە. با بزانم مامۆستا لە ئیسلام چۆن باسی کراوە و پێگەی مامۆستا چۆنە؟ بەێ ئیسلام وڵا مامۆستا وەکو بلێ سیفەتیان سیفەتی پێغەمبەرانە وەکو پێغەمبەری خۆشەویستیش دەفەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئینەما بعثت معلما دەفەرمێت ئەمن وەکو معلمێک وەکو مامۆستایەک وەکو ڕێپێشەندەرێک مەسەلەن خوای تەعالی ئەمنی ناردێ لە بۆ ئەوەی بەشەر ینی فێری زانست بکەم ئەوەل پەیامی خودای پەروەردیگاریش لە بۆ پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەلات وەسەلام ئیقرە بوو وەکو دەفەرمی ئیقرە بسمی ڕەبیکە الەذی خەلەق کە لە ئەشکەوتی حیڕا ئەوەل پەیامی خودای پەروەردیگار ئەوەل پەیامی ئاسمان بوو سەرزەوی بۆ پێغەمبەری ئاخیر زەمان ئەوە بۆ خوای پەروەردیگار فەرمووی ئیقرە بۆیە مامۆستا بەڕاستی زۆر زۆر ڕێزدارە هەموو چین و توێژێک مەسەلەن قەرداری مامۆستایە بەڵام بەداخەوە ئەو ڕووکە دەبینی مەسەلەن وەکو پێویست ڕێز لە مامۆستا ناگیرێت یابانیەکان پندێکی زۆر جوانیان هەیە دەفەرمێت ئەوەندە لە مامۆستا نزیک مەبەوە مەبادا مەسەلەن پێت بکەوتە سەر سێبەری مامۆستا یعنی خەلکانێک
ئامادە نەبوونە پێ لە سێبەری مامۆستاش دابنین وەکو ڕێزێک وەکو مەسەلەن حرمەتێک لە بۆ مامۆستا بەڵام بەداخەوە ئەو ڕۆکە ساڵانە گوێماندی دەبێ هەموو ساڵی کە پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە خەلکانێک زۆر یعنی بێڕێزی بە مامۆستا دەکەن بەداخەوە مامۆستاش وەکو پێویست مەسەلەن ڕێزی قوتابی نازانیت مەسەلەن دەبینی مامۆستاش ینی تهدیدی تەلەبە دەکات لە تەلەبەی دەدات تەلەبەی ئەزیەت دەدات یعنی مەسەلەن تەلەبەی والێ دەکات یعنی دەشکێنیر ئەو تەلەبە حتا مەسەلەن پاشی خوێندنیش دەبینی ئەو تەلەبە مەسەلەن وها ئەزیەت درا لە لای مامۆستا یان تەلەبە گچکەیە وەکو دەفەرمی الشەباب شعبة من الجنون تەلەبە یعنی جاحلە گەنجاتیش وەکو دەفەرمی بەشێکە لە شێتی غەلەت دەکات لەوانەیە مەسەلەن ئەمە وەختی خۆ قوتابی بووین قوتابیەک جارێک مەسەلەن غەشی کرد ناوی نارێم مەسەلەن کە غەشی کرد پێیان دەگوت قۆپیە مەسەلەن لەسەر هەموو دیوارەکانی مزگەوت مەکتەب عەفوان نووسرا بوو ئەلغەش ناوی تەلەبەکان نووسی بک تەلەبەکەش بەخۆی ڕەش ئەسمەر بوو نووسرا بوو ئەلغەش فلانە ڕەش یعنی ناوی کابرایان ئەوە کرد بوو حتا مەسەلەن ئەوێ ڕۆژێک حکایەتێکم خوێندا قوتابیەک جارێک مەسەلەن دەرێت دزیەکی کرد بوو سعاتی تەلەبەکی دزی بوو کە سعاتەکەی دزی بوو ئەو تەلەبە مەسەلەن دەرێت لە بۆ سعاتی خۆ دەگیری مامۆستاش هەموو تەلەبەکانی خردکردنەوە نییە لە بۆ ئەوەی بزانی کێ سعاتەکەی دزیە هەر هەمووی ئینان ڕێزکردن بەریاندا دیواری مامۆستاش هات یەک بە یەک دەستی خۆی لە ناو جیرفانی تەلەبەکان دەگێڕا لە بۆ ئەوەی مەسەلەن سعاتەکەی بدۆستەوە لە وەختیدا مەسەلەن مامۆستاش کە دەستی خۆی دەبردە ناو جیرفانی قوتابیەکان چاوی خۆی گرتبوون یعنی بۆ خاتری ئەوەی نەزانی یعنی لە چه قوتابیەک سعاتەکەی هینا دەرێ وڵا دەرێ سعاتەکەی ئینا دەرێ و دا دەستی قوتابی مامۆستاش نەیزانی مەسەلەن ئەو سعاتەی لە جیرفانیشی تەلەبەکی ئینا دەرێ ئەوجا ئەو تەلەبە یعنی لە دلە ڕاوکێدا بگوتیم حرمەتم دەچین وەختێک کە مەسەلەن دەرێ ئەو تەلەبە پاشی 25 ساڵ گەورە بۆ ژنی گواستەوە لە کاتی ژن گواستنەوە مامۆستای خۆی داوات کرد ئەو مامۆستا گوتی وڵای مامۆستا لە فلانە ڕۆژەتوو نەتێشە من شەرمەزار بم سعاتێکم دزی بۆ من گچکە بووم ئەتوش ینی زۆر بە حکمە سعاتەکەت لە من ستاندەوە و داتەوە تەلەبەکەی بەڵام ئەمنت کەشف نەکرد مامۆستاش گوتی وڵای قەسەم بە ذاتی ئەڵڵا ئەو ڕۆکە ئەم دەزانم کە ئەتوو بووی سعاتەکەت بردبوو تەماشای ئەوە گەورەی مامۆستایە خۆ مامۆستار ئەوە نیە چوار حرفە بە تەلەبە بێت دەبی ئەخلاقی پێ بێت دەبی پەروەدە پێ بێت یعنی فێری مەسەلەن خۆنەویسی بکات فێری خزمەت بکات فێری ئەوە بکات کە مەسەلەن سبەی لە دوا ڕۆژدا کەسێکی ئەمین دەربچێت چونکە وەکو خوای تەعاڵاش کە گەورەترین نیعمەت کە لەگەر مرۆڤەکان دەکە وەکو دەرێستە تار العیوبە ئەمە هەم بەرامبەر بەخوای تەعاڵا مەسەلەن عیبدانی ئەگەر خوای تەعاڵا عیب و عاری ئێمە کەشف بکات ئەمە یعنی ئەوەندە عیبدانی هەر هەموو یعنی حاشا قۆشمان پێوە دێن بۆیە مامۆستا بەڕاستی شتێکی زۆر زۆر پیرۆزە هەر کۆمەلگایەک ئەگەر ڕێزی مامۆستای نەگرت کۆمەلگایەکی فاشلی لێ دەرەچیت هەر قوتابیەکیش مەسەلەن ئەگەر ڕێزی مامۆستای نەگرت ناتوانێت ببیتە کەسێکی باش یعنی ئینتاجی ئەبی لە بۆ کۆمەلگا ئومێدەوارین قوتابی مامۆستا هەردووکیان کە تەواوکەریەکن ڕێز لە یەکدی بگرن هیواداری مەسەلەن دکتۆر ڕێز لە نەخۆش بگریت حرمەتی نەخۆش بزانیت هەرچین و توێژێک مەسەلەن ئێستا ئیمام و خەتیب ئەگەر ئیمام کە نوێژی لە بۆ خەلکانێک دەکەک مەمومی لە دوونە ئەگەر ئەو ڕێزی مەمومەکانی خۆی نەگریت هیچ تامێک تێدا نیە بۆیە خوای تەعاڵا بەشەر وەکو دەفەرمی وەلەقەد کەرەمنا بەنی ئادەمە بەشەر کاینێکی زۆر زۆر ڕێزگارە لە خزمەت خودای پەروەردیگار بە ڕێزگرتنەوە ئێمە بەوەی جوانین ئومێدەکەن خوای تەعاڵا ئینشاءڵڵا براتی لەناومان زۆر بکات خوای تەعاڵا ئینشاءڵڵا قوتابیەکانمان فێری پەروەردە و فێری ئەدەب و علم و زانستیان بکات خوای تەعاڵا ئینشاءڵڵا ئەو کوردستانە هەر ئاوادان بیت ئەو ڕووکە خودای تەعاڵا کە دەرگای خێری لەو خەڵکێکی دیتەوە سەردەمەیەک ئێمە تەلەبە بووین تەلەبەی حوجرەی بوون قوتابی بوون فەقیه بوون یعنی یەک کتابمان بەدەست نەدەکەوت ئێستا ساڵانە بڕۆ ملیۆنەها کتابی دینی و ئیسلامی مەسەلەن تەبع دەکرد لە سەرتاسەری دنیا دێتە کوردستان ئەمە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە پێشان مەسەلەن قەلەم نەبوو دەفتەر نەبوو پێداویستی قوتابی نەبوو ئێستا دنیاوە بنکەوتێ بەڵام علم نییە بەداخەوە ڕێز و حرمەت نییە ئومێد دەکەن خوای تەعاڵا ئینشاءڵڵا ناز نیعمەتەکانی خۆی بەسەر ئەم ملەتەدا زیاد بکات خوای تەعاڵا ئینشاءڵڵا و کوردستانە شەر ئاوادان بکات ئەمن و ئاسایشمان لە بۆ زیاد بکات خوای تەعاڵا ئینشاءڵڵا براتی لەناومان زۆر بکات خوای تەعاڵا تەلەڤیزیۆنی گۆش موفق بکات بۆ ئەوەی پەیامی ئاشتی و براتی لەناو کۆمەلگادا بەردەوام بکەن وصلی الله علی سیدنا محمد و آله و صحبه اجمعین
ئەمڕۆ باسی پێگەی مامۆستا دەکەم بزانم سەرەتا تا چەندت خوێندووە و چەند مامۆستای خۆت خۆشویستووە. پێشەچی بە خێراتتان دەکەم من تا سەفی دویم تەوەستم خوێندیە طبعا پێشتر لەگەر ئێستا زۆری فەرق بوو احترام بینی مامۆستا و تەڵەبە زۆری فەرق بوو لەگەر ئێستا ئەوجا ئەو کاتی پێم بڵێ ڕێزگرتن لە مامۆستا کوو بوو ینی لۆم بجێڕەوە کوڕێستان لە مامۆستای دەگرت مامۆستا کە دەهاتە پۆلی یا مامۆستاتان لە دەرێ دەدیت کو احترامی مامۆستاتان دەگرێت بەڕواتەبی زۆر لە مامۆستای دەترسان یعنی احترامی مامۆستای دەتانم برێم لە داکوبابی زیاتر بوو تەڵەبە هەبوو لە داکوبابی نەدەترسا چ داهاتە مەکتەبێ زیاتر لە مامۆستایەکەی دەترسا ئەمەش هەروەتر یعنی ڕێزی مامۆستای نەوعشکە بوو خۆ زۆر خۆشەویست طبعا بەڵێ مامۆستایەکان ئێستاش دەیان بینم ینی لە زادێ ئەوانی ماینە یعنی سەلامی لێک دەکەین و تەکلیفی دانیشتنیشیان لێ دەکەم دەڵێ مامۆستا فەرمو چایەکی خۆ لە خزمەت ئارێ وڵا کام مامۆستا زۆر خۆش دەویست یان لەبەر چ خۆشت دەویست واللهی بە یعنی زۆر ناوەکانم لەبیر نەمایە بەس لە ئیبتدایی هەبوو مامۆستا هەبوو یعنی مامۆستامان خۆش دەویست و نازانم ئێستا مایان نەماینە دویان نەماینە مامۆستا عەلی هەبوو مامۆستا ساویر هەبوو لە ئیبتدایی لەو ئیبن خولەکانم خینی ئێرکانە لایەک ئەو بانکە ئێرکانە ئەوانی متەوەستەش وەڵاهی ڕاستی یەک مامۆستام لە بیرمایە مامۆستای عەرەبی بوو مامۆستا تاهیان پێدەگۆ زۆر مامۆستایکی یعنی چاک و بەڕێز بوو ئەویش ڕێزی تەڵەبێ دەگرت و ئەمەش ڕێزمان دەگرت زۆر هیچ نسحەتێکی مامۆستات لە بیرە ئێستاش لە بیری نەکەی والله مامۆستا بە خۆت دەزانی بەعام هیچ وەختێک عینی وەکو داکوباب خراپەی تەڵەبەی نەدەویست یعنی حتا پێی دەکرا نسحەتی دەکردی زیاتر نسحەتەکان دەیگە کوڕم بخینە ببنە شتێک و بالفعل قسەکانی وان تەواو بوو ئەی پێم بڵێ ئێستا بە منداڵەکانی خۆت چیان پێ دەڵێ بۆ ڕێز لە مامۆستا بگرن والله ئەمش ئێستاش هەروەتر پێیان دەڵێم یعنی کە گەورەش بوون ئەم ئێستا دوومە لە کودەینە یعنی کتیژن بەس بەخۆشیان بە احترام من یعنی پێدەچی احترامی مامۆستاش زۆر باش بگرێت یعنی هیچ وەختە گلەیان لە مامۆستای نەبووە حتا ئەو ڕۆکە ئەمڕۆ ڕۆژی زیانی مامۆستایانە بابزانم مامۆستات هەبووە خوێندوتە چی قوتابخانە بەڵێ تا دوی سانەوەی ماخیندە ئەو لە جێ خۆی بەڵام ئەو زەمان زۆر ڕێزمان لە مامۆستا دەنام بەڵام ئێستا نازانم وەڵی وەبزانم فەرقیەیە فەرقیە وڵای ئێستا فەرقیە حتمما فەرقیە گۆڕانکاری بەسەداتێ بەس ئەتیلۆم باسکە ئەو کاتی مەکتەب چێژی کوو بوو کە دەچێ مەکتەبی سندرت خۆش بوو درت خۆش بەڵام ئێستا وەبزانم فەرقیەیە کام مامۆستای خۆش زۆر خۆش دەویست قورئان زاخم مامۆستام زۆر بەڕێ کردی وەڵام مامۆستاکانمان هەم خۆش دەویست ئەی دوایەوەی کە وازتینا مامۆستای خۆت بدیت باوکو ڕێز لێ دەگەن وەڵا ڕێزمان لێ دەنا ینی بەڕاستی بەرەو پیری دەچوون چاکچۆنێکی گەرمان لەگەر دەکرد زۆرشمان ڕێز لێ دەنا مامۆستا کە لە قوتابخانە ئامۆژگاری دەکردن ڕێنوێنی دەکردن ئێوە جێبەجێتان دەکرد دەچوون بەجێمان دەکرد زۆریش ئەی ئێستا منداڵ تێبستە مەکتەب یام سەر زانکۆ پەیمان دەچی پێیان ناڵێ کوڕێزی مامۆستای بگرن بابارێ وڵا پێیان دەرێم پێ دەرێ وڵی دەرێم ڕێز لە مامۆستاگرن بەڕاستیان بۆ مامۆستا علم و زیان ئەرتەم فێرکە الحەمدلله ئێستا منداڵەکانم چیان لە کولیە یەکیان دەرچووە دوی کە ژوا دەخینن و پێیان دەرێم ڕۆژانە مامۆستا خەت خراپی تەڵەبەی ناوێ ئەدەم دەوێت تەڵەبەکەی باش بی چاک بی سەرکەوتو بەڵێ ئارێ وڵا چاوت ماز دەکەم زۆر بەخێر کە وازتی ناپێت ناخۆش نەبوویان شتێکی خراپ بوو بەڕاستی بە زەمان لە زمانی خۆی لە نەوەتویەک وازم لە ئینە ئیشەکەیمە ئەو هایلی هات بەسەر ئاوارە بووین ئێستاوانی لەگە من زۆربەی زۆریان دکتۆر خوێندنێ باش بووی دەرەجەیە بووین بەس بۆ خۆم وازم لە ئینە پەشیمانی ئارە وڵا پەشیمانە کەواتە بە گەنجان دەرێ بخینن ئارە بخینن ئارێ وڵا ئارێ وڵا چرایە هیندن چرایە باسی پێگەی مامۆستا دەکەم چۆن قوتابی ڕێزێکی زۆر لە مامۆستا بگرێت و وەکو جاران مامۆستا چۆن ڕێز و پێگەیەکی تایبەتیە بوو ئێستاش ئەو ڕێزە لە مامۆستا بگیرێت بەتەکید ئەوە ئەو جیلەی پێشان بەتەکید ناگەڕێتەوە بەڵام ئێستاش
زۆ زەرورە دایک و باوکان منداڵەکانیان ئیمکەن ڕێزی لە مامۆستا بگرن. مامۆستا پێشەنجی هەموو جیلەکانە بەڕاستی، یعنی هەر مامۆستای ئێمە پێگەیاندووە و بەرەو پێشتوین. بەڵاستی ئیساش دەبێ ئەم جیلە ڕێزێکی تایبەت لە مامۆستا بگرن. مامۆستا پێگەیەکی زۆر گەورەی هەیە و هیوادارم دایک و باوکان هەتا پێم بکرێت منداڵەکانیان بۆ شێوە پەروەردەکەن کە ڕێز لە مامۆستا بگرن. تا چەندت خوێندووە؟ من محەدم تەواو کردووە. زۆر باش. پێم برێ علاقت کوو بوو لەگە مامۆستای چە مامۆستای خۆت خۆش دەویست؟ بەتەکید ینی من وەلو من درەنگیش گەڕامەوە بۆ قوتابخانە، من هەر لە نم خوێندەبوو تا ساڵی 2007 ئەین دەستم بە خوێندن کردەوە لە سفرەوە دەست پێکرد. بەڵام ئێستاش ئەو مامۆستانی کە ئەلفوبێ پێم وتوە ئێستاش ڕێزی تایبەتی هەیە لەلام. مامۆستا دلێر ڕێز و تایبەتیم بۆی هەیە. مامۆستا دلێر کە یەکەم مامۆستا بوو کە دەرسم لە لای خوێن، ڕێز تایبەتیم بۆی هەیە. ئێستاش ئەو ڕێزم هەرم لە لایمە. ئێستاش کە ئەم بینمەوە یانی لە عەدادی کەوانی سەرەتایی کە ئێستاش یان بینم مامۆستانە ئەنی ڕێزی تایبەتیم هەیە، تووشی ئەوانە منیان پێگەیان و ڕێزی تایبەتیم بۆیان هەیە بۆ هەمویان. زۆر باش. یان بیرت ماوە چی ئەلفوبێی فێر کردی؟ بەتەکید مامۆستا دلێر ڕێز سڵام بۆیە. زۆر باشە. ئەو کاتی با بڵێم زیاتر لە قۆناغی منداڵی بەڵێ کە دەچێ قوتابخانە، ئەو کات چۆن مامۆستای خۆت خۆش دەوی؟ چەند لە مامۆستاش دەترسای بەسەراحەتە؟ نا من ناڵێم بە مناڵی نەچووم بە قوتابخانە. نەچووی؟ نەچووم نانە هەر نەچووم، چونکی زروفێکی تایبەت هەبوو ئەو کاتە نەچووم تا 2007 یعنی لە سەف یەک و دەست پێ کرد. زۆر باشە. ئێستاش برادراتی لەگە هیچ مامۆستایەکی خۆت هەیە؟ بەتەکید دەماوەم تا ئێستا. ئێستاش زیاتر ئەوانی کە لە مەحەد ئاخر زار بڵین 2008 2009 مەحەدم تەواو کرد. باشە. ئەرچی مامۆستا چییە؟ وڵای ئەرکێکی زۆر گەورەیە، بەڕاستی ئەرکێکی گەورەیە، چونکی بەڕاستی تۆ هەتا نەچیتە ناو پۆلەوە نازانی ئەرکی مامۆستا چۆنە بەڕاستی، و خاصەن لە جیلی سەرەتایی ینی زۆر ینی زۆر شتێکی گرینگە بەڕاستی. تۆ لەگەر ئەم هەموو منداڵە لەگەڵ جیلەیە جیلێکی مناڵە، ینی تۆ بتانی پەروەردەی ئەوانە بکەی. زۆر لە هەموو لە ڕووی هەم لە ڕووی پەروەردەوە هەم لە ڕووی تربیەتەوە زۆر گرینگە. لە هەندێک وڵات مامۆستا موسەکەی زۆر باشە دەگاتە چل وەرەقە. باشە چەند گرینگە لێرەش دامی مامۆستای بکرێت؟ واللهی بەتەکید ئەوە مامۆستا زۆر گرینگە لەبەرەوەی ئەگەر تۆ مامۆستا یعنی چۆن بڵین بناغی کۆمەلگایە، ئەگەر تۆ بیدایەتی یعنی جیلێکی پەروەردە نەکرد لە سەرەتاوە بڕوا بکە کۆمەلگاکە شتێکە چێت. یعنی مامۆستا دەبێت لە سەروی هەموو شتێکەوە بێ بەتەکید. یعنی معاشەکەی ئەگەر بگاتە 5 ملیۆنیش بەلامەوە ینی شتێکی زۆر گرینگە، زۆر زەروریشە. سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش انشاءالله. الحمد لله. باش. باسی مامۆستا دەکەم. بزانم هیچ مامۆستای خۆت لەبیر مایە؟ بله. مامۆستا لەبیر رابط. ناسی قدي درجة كنا باش محترم. مامۆستاکان لەگەرت باش بوون هاتوش لەگەڵ مامۆستاکان؟ والله بجيلي ما مستعد. مامۆستا بالضبط. خلي بابا كان هم بزواني. ويك بيجي. چەند دەستن؟ 6 سنة. واستن بله. واستینە. لقوي. ننتهي. لباس جيان اشتباه. حسابات نتوانی بەردەوام بخوێنین. بله. کە مامۆستا زۆر خۆش دەویست، تا مامۆستا لەلایەکی ڕێزێکی زۆر تایبەتیە بوو، برادراتی لەگەڵی هەبوو؟ ما مستعد إنجليزي. ما مستعد نيجي. وزود باش محترم. خۆش دەویست. بالضبط. باسی مامۆستا دەکەم. ئابدانم سەرەتا هیچ مامۆستایەکی خۆت لەبیر مایە؟ على مسألة دائرة أقدام مستوى ذاتي هو ئەلفوبێی فێر کرد. والله ألف بيت ما مستهتر ما استشكر من يعني فاطمة تاجر أنا كان كذا كم أجمل فاطمة إنجليش سنة تاجر مستوى ذاتي سنة تجوز مثلا
احترام يعني هذا زور حسابي تمني ئێوە تاوی زیاتر ڕێزە مامۆستا نەدەن والله أوريزنا بحكم بريم لا بابي زيادة تسمع هبولي دستانەیە تسمع هبولي لا سەشتاندا استثمار لك مؤسسات هيبتها شيء سريع دستان نهاب اخوان ايش انا ما نبي الان باسيتي او بس لو سايق ما بدي بيان اخوان ايش يعني نبي الان زي جستيس عام مثلا زادان ملعب او جانا ما ادري اخوان مؤسسات شغل بلاستيك دوای تاواکردنی وێندن مامۆستای خۆ دەدیتەوە کو ڕێز لێنە ما هيستاش مكتبي بازاين نمر اعدادي ازادي بس بيش انا نزار وانا من دراسه عربي هو ما مصلح حيدر سيد غريب هو مستجنا يا ناس الجوب ريزات اخوي بس فينا او باكي في بارتي تقاعد هذه اخوي بس فينا كني بس ما ذاكر سوى ما تدينا زود مع العلم ما وصلت زود يعني زود بس يعني دەستی مامۆستای خۆتان ماست والله حساس يعني واسك صار اختيار بيسا انا ندراسي باخوي برادرك شم هي يصير عندنا ازاد ازادي باخوي بيكو حتى البعد بالي بالبت سنكي انا بس ما واسك بس او لما ديتي يعني راسي جبت اسمي استاذ يعني حبيت اشتغل چەند گرنگیشە ئەنی مامۆستا داعمتێ مامۆستا یعنی لە بەرامبەر پیشەکەی خۆیدا نووسەی پێ بدرێ یا هاوکاری بدرێت سبعة شو تسألن مسلم من درج بيت سوزو ستو زاد بيت يعني بس قلت لنا مستوى هو ساعة ماشي صابو يعني مشكلة نبو يعني فاز أنا كبر بس ما عشان كي سام باب برحمتي بدي مكتوب بأخوي ما بدنا فرمين بدافع باب ودنا فرمين بأخوي ما عايش يدرس يعني الصراحة تقول يعني كما أشهد يشهد مثلا ما وصل 5 سنة هذا تركيز السبب من كده بس هسه طبعا هسه هذا مشكلة مش وزارة الشغل وزارة الكليات تأثير بس وقت كيف بابزانم تا چەندت خوێندووە والله پۆلی شەشم تەواو کردووە لە ساڵی 2015 لەو کاتیەوە نەچیتەوە پێ وڵا پێم نەکرا بسمە معدەلیش مۆدە زۆر نەبوو بسمە کولی و مەعادەکان ئای پێم بڵێ بابزانم بیرت ماوە چی ئەلفوبێی فێر کردی مامۆستای ئیبتیداییت بیر ماوە والله من صفیە و دوو سێ ئیبتیدایم بە عەرەبی خوێندە زمانی سەدام دەکا لە مەخموود بەخوای سەفیە دوو سێم زۆر لە بیرمایە بەس 4 و 5 و يعني لە 4 بەسەر و لە بیرم مایە لە مەکتەب قەراس خوێندووە مامۆستا سامیە مامۆستامان بوو مامۆستا جوانم لە بیر لە مەکتەب مەغمور مامۆستا ڕەسوول هەم مامۆستامان بۆ لە مەکتەب مەغمور ئەوانە مامۆستا بوون ئەوانم لە بیرمایە والله چەنە مامۆستایانەی خۆت خۆش دەویست ڕێزت دەگرتن والله ئەو کاتی ڕێزگرتن زۆر زیاتر لێ ئێستا یعنی مامۆستای خۆت دەدیت لە کۆرانی هەرداهات یعنی لەبەریان ڕێزەی تایبەتیانەوە بەڵام ئێستا بەڕاستی ئێستا لەبێ ئێستا زۆر شەرم لە مامۆستای ناکەن ئێستا ژەم مامۆستایەکانی خۆم دەبینم یعنی بەڕاستی بە شەرمەوە دۆخیان لەگەن بە شەرمە سەلامی دەکەم بەڕاستی ئێستاش بە شەرمەوە لەگەر مامۆستایەکانی ئارێ وڵە چکەم مامۆستایان ئەو کاتی هاین بەڕاستی ئەو کاتی ڕێزگرتن زیاتر بوو ئێستا بەخۆش لەوانێ بزانین ڕێزگرتن ئەوانە کەم بووە داکو بابت چیان پێدەگوتی لەسەرەوەی کە ڕێزی مامۆستا بگری لە مەکتەبێ بە قسەی مامۆستای بکەی والله ئەو زارە چ مەکتەب وەکو داکو بابی دووەمە بەڕاست ببرم یعنی مەدرسە بەڕاستی جێی پەروەردەیە جێی فێربوونە جێی هەموو شتەکە جێی ژیانە ناوەڵا ینی ئەوان ژە پشتمان بووین ئەوان ژە پشتمان نەبن ئەمە نەمانتانی پۆلی شەش تەواو بکەن ئێستا ناوی یەک مامۆستان پێ بڵێ کە لە هەموو مامۆستاکان خۆشت ویستە قەتیش لەبیری ناکەی والله ئەم بخۆم بەسێ مەرحەلا خوێندنم تەواو کردە لە ئیبتیدایی لە مەکتەبەشم لە ڕۆژە لە مەکتەب دوای چوومە ئێواران لە بەش ئێوارە مامۆستا ڕزگارم هەر لە بیرە بەڕاستی مدیرمان بوو مامۆستا سیروان هەروەتە ئەوانە مامۆستا هۆزانە بەڕاستی عنی مەزمعش زۆر مامە پێکەوە وەکو هاوڕێ بن بەڕاستی ئارێ والله عنی ئێستاش دایان بینم عنی دوێنێ مامۆستایەکم دیتەوە بخە مامۆستا هۆزانتە قسەم لەگەری ڕاستەم یەکدەم عنی هەموو باز دەکەن چ دەکەی چ ناکەی بەڕاستی عنی لە بیریان ناکەم بەڕاستی
بەڵایزان و خۆشەویستانەوەی کە گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر پێگەی مامۆستا. بێگومان مامۆستا کاتێک کە قوتابی فێر دەکا و پەروەردەی دەکا و ئاڕاستی دەکا بۆ ئەوەی کە وڵاتی خۆی، شاری خۆی، نیشتیمانی خۆی خۆش بێ، خزمەتی کۆمەلگا و خزمەتی گەلی خۆی بکە. مامۆستا قوتابی فێر دەکا، پەروەردە دەکا تاوەکو گەندەڵ دەرنەچێ، تاوەکو ڕازگۆ بێ، تاوەکو دەستپاک بێ، تاوەکو ئەمین بێ. مامۆستا هەمیشە چاکەی قوتابیەکانی دەوێت. ئێستاش مامۆستای خۆم دەبینمەوە شەرمی لێ دەکەم، ڕێزی دەگرم، چونکە مامۆستا فێری کردیمە کە لە ژیاندا سەربەرزانە بژیم. سەرجەم چین و توێژەکان قەرزاری مامۆستان. بۆیە هەمومان پێویستە لە سەرمان ڕێز لە مامۆستا بگرین و پێویستشا لەسەر حکوومەت دەعمەکی باشی مامۆستا بکە، نەک مامۆستا لە ناوپۆل بیری لای ئەوە بێ ئاخۆ چۆن بتوانێ کری خانوو دابیم بکە و چۆن بتوانێت بژێوی ژیان دابیم بکە، بەڵکو دەبێ مامۆستا تەنها بیر لەوە بکاتەوە چۆن باشتر و چاکتر قوتابیەکانی فێر بکە، پەروەردە بکە، تاوەکو کۆمەلگایەکی باشتر و پێشکەوتوتر بۆ ئەم نیشتیمانەی خۆی دابیم بکە یان دەستەبەر بکە. تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم، هەر شاد و کامەران بن، خواتان لەگەڵ.